بڕیارە بەیانی 4000 کۆتر پێشبڕچێ بکاتن لەسەر ئەوەی کامیان زیاتر دەفرێ و هەروەها دێتەوە و لە پاش ئەوە 10 ڕۆژ دوای ئەوە ئیدی 13000 کۆتری تر دووبارە پێشبڕچێ دەکەنەوە. بەیانی 4000 کۆتر پێشبڕچێ دەکات. ئەو 4000 کۆترەی چەند کەسە ینی هەر کەسە و چەند سەد کۆترێکی دەفرێنی؟ ئێستا بەتەڵ هەیە 300 کۆتری دێنێ، هەیە 400 کۆتری دێنێ، هەیە 200 دێنێ، هەیە 150 دێنێ، هەیە 100 دێنێ بە حەسەب ناولۆفتەکەی. ئەمەی بەیانی بەس هەولێرە بەس هەولێر بەشدار دەبی. ئینشاءالله سیباقی مانجی 19/12 زاخۆ دۆکمان تێدا یعنی ئەتراف و کوردستان عام بەشدارە لەسەر ئاستی کوردستان. ئەویان 13000 کۆترە؟ ئەرێ وەڵڵای زەزەلام دێ خۆ بپەڕێنتەوە. بەس احترامیشم هەیە لە بۆ بەتەڵی ناوداری شاری هەولێرێ بەڕێز سەرۆک حاجی عەبدوڵڵا بەڕاستی بە کەلیمەی مەعنا حورمەتەکی چاکم یەک لە بەتەڵەکانی 2024 و 25 بەس ئەویش حورمەتم هەیە لە بۆ بەتەڵەکان کەس لە من عێدز نەبی هەموو برای منە منافسی ئەو ساڵی من چای حاجی عەبدوڵڵا ماز دەکەم سەرۆکە بەس بە منافسی خۆمی دەزانەوەی هەموو برای خزمەتکاری وانە بەس وەکو تایبەتی سیباق بەڕاستی بەتەڵی پاڵەوانە لە گەرەویە. باشە هەروەکو ناوەکە شێخ ئیمادیانی هیچ پەیوەندیتان بە بابەتی فاوباز و ئەوانە نیە ئەوەی گۆشتێکی جیاوازترا؟ حورمەتم هەیە لە بۆ فاوناسەکان لە بۆ خارە سلێمانی لە بۆ فاوناز تاربازەکان یعنی هەموو چاویان ماز دەکەم ئەوانە هەر یەکە چین و توێژەکانن. کاک ئەحمەد هەولێر بێنازە بەڕاستی یعنی ئەو هەموو ئێستا ئەو خولیای لە شاری هەولێرەیە بڕوا ناکەم لێ جێژی 40,000 بەرەو سەری ئارەزوومان تەیە. کۆتر مەسە ئیمە زازلە فاوناسە تارناسە